ئۆتۆمبیل و ڕێگابانەکە ئەو خێرا لێخوڕینەی کە گەنجەکانی بە تایبەتی هەیەە بەڕاستی وەزعی زۆر خراپی دروستکی لە لارەی کوردستان ڕۆژانە و لە رادیۆکان لە تەلەڤیزیۆنەکان جێویزە لە سۆشیال میدیا حقیقەتەن تەماشا دەکەین ئەوانەی کە زۆر مۆبایل بەدەستنەوە شتانە تەماشا دەکەین زۆرترین قوربانی لە ڕێی خێراتی ژڕۆویە. من کە شخصی خۆم کە ڕێمایەکانە بینم ئەڵێ کە بێ 100 بڕۆی یا 120 بڕۆی یا 80 بڕۆی من پەیوەندە بم بەو مەسلەیەوە چونکە من ئەزانم ئەگە ئەو وینەیان داناوە ئەو کیاسیان داناوە ئەو کیلۆمەتریان داناوە لە بەرژەوەندی خۆماندایە زیادی بکەین زەرەی خۆمانیە. یەکەم تشت بناغەی خێزان کە چۆن پەروەردە دەکرێتن، دووەمیش سیارە مرچی کەس نییە، مرچی ئەو زادەیە کە تو لێ دەخۆڕی، سێمیش دەگرێتەوە بۆ بغڕای ئەو کەسە کە لەوانەیە هەتا ڕادێک ئاراقی پێوە نەکردبێتن. هەموو لەسەر ئەوەیە کە ئەگەرێتەوە بۆ ئەوەی ئەو کەسە هۆشیار نییە و هەمیشە کە سایاقیە کات تەعسوب ئەو سوکانەگرێت وا باشترە کە بێت و ئەو کەسە بە هۆشیاری سایاقەکەی بکات بۆ ئەوەی تووشی هیچ ڕووداوێک و هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی و هەروەها مادیشی لەگەڵ نەبێت.